دیاریکردنی ڕۆژئەنجامدانی ڕیفراندۆم لە کۆبوونەوەکەی نێوان بارزانی و بەشێک لە حیزبەکان کاردانەوەی خێرای وڵاتانی زلهێز و دراوسەی بە دوای خۆی داهێنا و سەرجەم کاردانەوەکانیش بە ئاراستەی پشتگیریکردن لە یەکپارچەی خاکی عێراق و دژایەتیکردنی ئەنجامدانی ڕیفراندۆمن. رووسیا کە هەفتەی ڕابردوو شاندێکی حکوومەتی هەرێم لە پەراوێزی کۆڕبەندی ئابووریسان پترسبۆرگ لەگەڵ بەرپرسانی باڵاکۆبوونەوە و هەرێم بە هیوای پەرەپێدانی پەیوەندیەکانە لەگەڵیدا یەکەم وڵات بوو کە دژایەتی بۆ ڕیفراندۆمی هەرێم ڕاگەیاند و وتی پاڵپشتی لێگرتووی خاکی عێراق دەکات داوای لە هەرێمیش کرکێشەکانی لەگەڵ بەغدا بە گفتوگۆ چارەسەر بکات. ئەمریکاش لە ڕێگەی وەزارەتی دەرەوە پەیامێکی سەبارەت بە ڕیفراندۆم ئاراستەی هەرێم کرد کە باشترین ڕستەی بۆ کوردەوە بوو ڕێز لە خەونی شەرعیگەلی کورد بۆ سربەخۆی دەگرێت. بە پێچەوانەشەوە لە کۆی پەیامەکەیدا جەختی لە هەڵوێستی هەمیشەی خۆی کردەوە کە پشتگیری لە یەکپارچەی عێراق و سیستەمی فیدراڵی دیموکراتی بۆ وڵاتەکە دەکاتەوە. ئەمریکا ئاماژەی بەوەش کردووە کاری لە پێشینە سەرکەوتن بەسەر داعش و کۆنتڕۆڵکردنی قەیرانی دارایی و چارەسەرکردنی کێشە سیاسیەکانی هەرێمە. ئەمریکا دەڵێت لەو بارێشەوە نیگەرانی خۆی بە بەرپرسانی هەرێم ڕاگەیاندووە و داوای لێکردوون لە چوارچەوەی دەستوری عێراقدا کێشەکان چارەسەر بکەن. دوازاریش دەڵێت هەرێم ڕیفراندۆمیش بکات ئەنجامی نابێت. هاوشێوەی وڵاتانی زلهێز تورکیای دراوسێش کە حکوومەتی هەرێم پەیوەندیەکی باشی لەگەڵی هەیە و هەموو نەوتەکەی لە ڕێگەی ئەوە دەفرۆشێت تا ئێستا شەرێمی کوردستان بە باکووری عێراق ناو دەبات و ئەنجامدانی ڕیفراندۆمیش بە هەڵەیەکی کارەساتبار و استراتیژی دەزانێت. تورکیا پێشی وایە هەرێم بە ئەنجامدانی ڕیفراندۆم هەڵەیەکی زۆر گەورە دەکات و سیاسەتی جێگیر و نەگۆڕی تورکیاش ئەوەیە کە بەرگری لە یەکپارچەی و یەکێتی خاشی عێراق دەکات. دەشڵێت ئەم سیاسەتەی گۆڕانکاری بەسەردا نایەت. لای خۆشەوە سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیاند بۆ چوونیان زۆڕون و ئاشکرا و یەکپارچەی خاکی عێراق دەخوازن. ناوبرا و بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆمی بە بڕیارێکی نابەرپرسیارانە ناو بردووە و دەڵێت ناوچەکە کێشەی زۆری تێدایە پێیان وایە دروستکردنی کێشەیەکی دیکە ڕاست نییە. هەرچی حکوومەتی عێراقیش هەڵوێستی خۆی ئاشکرا کرد و ڕایگەیاند دژی هەر هەوڵێکی کوردە بۆ سربەخۆیی. سەعەد حەدیسی و تەبێژی نووسینگەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند دەبێت هەموو عێراقیەکان پێکەوە بڕیار لەسەر ئایندەی وڵاتەکە بدەن و نابێت هیچ لایەنێک بڕیاری جیابوونەوە لەوانی دیکە بدات. و تەبێژی نووسینگەی عەبادی وتیشی بەغدا بەپێی دەستور مامەڵە لەگەڵ هەولێر دەکات بۆیە هەر بڕیارێکیش لەبارەی چارەنووسی عێراقەوە بدرێت دەبێت دەقێکی دەستوری و یاسایی بۆ پشتگیریکردنی هەبێت.